هەموو هەوڵێکی خۆتت دا لەو سەرەوە بەرهەمێکی باشن نەبوو بە ئاوات نەگەیشتی بە ئومێدەکانی خۆت شاد نەبووی نائومێد مەبە لە کاتی تنگانەدا نائومێد مەبە چونکە يسأله من في السماوات والأرض كل يوم هو في شأن لسورة الرحمن آياتي بستوندا پروردگار دەفەرمێ ئەوەی لە ئاسمانەکان و لە زەویدایە کاکە تۆژێکێکی لەوانە تۆژێکێکی لەوانی لەم سەر زەویەدا ئەوەی لە ئاسمانەکاندایە ئەو هەموو تریلیۆنەهایە کە هەر خە بەس لەوە زۆر زیاتر کە بەس خوا خۆی دەزانێت چەند فریشتەی هەیە لە ئاسمانەکاندا هەموو ئەو فریشتانەی لە ئاسماندان هەموو دابە و جوڵندەیە کە بە باڵەکانی بە ئاسمانە دەفڕێت لە مێشولەیەکەوە تا باڵندەیەک هەموو ئەوەی لەسەر زەویدا نیشتەجێیە لە ڕووەکەکان لە خشۆکەکان لە مێرووەکان لە باڵندەکان لە مرۆڤەکان لە ئاژەڵەکان هەمووی يسأله من في السماوات والأرض داوا لە خوا دەکا یەکێ بە زمانی وەکو من و تۆ بە قسە یەکێ بە زمانی حاڵ و مەقاڵ هەمووی دەڵێ یا ئەڵڵا داوا لێ دەکەم بێ بە هاوارمەوە كل يوم هو في شأن لێرەدا یوم بە معنای ڕۆژ نییە بە معنای سات و کاتە هەموو کاتێکیش خوای گەورە لە ئیشکردندایە بۆ بەندەکانی بۆ دروستکراوەکانی یعنی هەمیشە خوای پەروەردگار بارودۆخەکان دەگۆڕێ نەخۆشیەک شیفا دەدا غەمبارێک ڕزگار دەکا گرتوویەک لە گرتوخانەدا ئازاد دەکا موشکیلەیەک بۆ کەسێک حەل دەکا دەرگاداخراوێک لەسەر کەسێک دەکاتەوە و دەرگای ڕزق و ڕۆزی فراوانی پێدەبەخشێ هەژارێک دەوڵەمەند دەکا پێدەسەڵاتێک دەسەڵاتدار دەکا بە پێچەوانەشەوە دەوڵەمەندێک هەژار دەکا ساغێک نەخۆش دەکا سەربەرزێک زەلیل دەکات چونکە لە خۆی بغڕابووە دەوڵەمەندێک هەژار دەکات لە کتوپڕاو هیچی بەدەستەوە نامێنێ پەروەردگار هەموو ساتێک لەم گردوونەدا کاروبارەکانی بەڕێوە دەبا هیچ ساتێک نییە هیچ چرکە و نانوە چرکەیەک نییە پەروەردگار کارێکی تێدا نەکا بۆیە ئەوانەی لە ئاسمانەکان و لە زەویدان هەمووی داوا لە خوای پەروەردگار دەکەن ئەمایەتە پێمان دەڵێ بەردەوام گەشتبین بە بەردەوام چاول لە ڕەحمەتی خوای پەروەردگارتەوە بێ داوای فەزلی خوای پەروەردگار بکات داوای لێ بکە بڵێ یا ئەڵڵا منیش یەکێکم لە دروستکراوەکانت داوات لێ دەکەم خوایە لەو كل يوم هو في شأن بارودۆخی ژیانم باسکەی باش بکەی یا ڕەبی خوای بێکارم کارێکی شایستە و پڕ حیا و حرمەت و پڕ داهاتم بۆ بنێری یا ئەڵڵا نەخۆشم خوایە شیفام بدەیت یا ئەڵڵا گرفتارم دەرگای ڕەحمەتم لێ بکەیتەوە یا ئەڵڵا دڵتەنگم خوایە دڵی تەنگم خۆشکەی یا ئەڵڵا چاو بە فرمێسم زەردەخەنە بخەیتە سەر لێوەکانم یا ئەڵڵا موشکیلەم هەیە خوایە بە هاوارمەوە بێ و چارەسەری کێشەکەم بۆ بکەیت دڵنیا بە خوای گەورە لە دوای هەوڵ و ماندووبوونی تەواوی خۆت یەقینت هەبێ خوا ناومێدت ناکە هەرگیز لە تنگانەدا ناومێد مەبە